پزیشکێک خزمەتکاری هەمیشەیی منداڵان ناودار و خێرخواز و لێهاتوو لە کارەکانی دکتۆر مستەفا حاجی کەریم سەید ئەحمەد بەرزنجی دوای ماڵاوایی لە ژیان بەهۆی جڵدەی دەماغ لە تەمەنی 77 ساڵیدا هاوڕێ و کەسوکارەکەی سەردانی دوامەنزڵگەی کۆچکردو لە گردی سەیوانی شاری سلێمانی دەکەن و بە سەربەرزیەوە باز لە ژیان و پیشە و ئاکارە بەرزەکانی دەکەن. بەیانی زوو هەڵ ئەسا لە کاتی دەوامەکەیە کە لە خەستەخانەی مناڵانی سلێمانی بوو، بەیانی زوو هەڵ ئەسا ئەچوو بۆ سەر نەخۆشەکانی ئەو نەخۆشانەی داخڵ کرابوو لە خەستەخانە، تەداوی ئەکردن دەرمانی ئەیانێ سەیری دەرمانەکانی ئەکردەوە بزانێت چیان دراوەتێ و چیان نەدراوەتێ. پێش ئەوەی دەوام تەواو بێت دووبارە هەڵ ئەسا بەسەر نەخۆشەکانی ئەچۆوانێ و سەیری ئەکردن و پێویستەکانی بۆ جێبەجێ ئەکردن بەڕووی خۆشەوانێ لێبڕاوانە. ئەم پیاوە لە عیادەکەی بە تایبەتی کەسوکار و خزمان و فەقیر و هەژاران ئەوەی بیناسیایە ئەچووە عیادەکەی لەوێ بیزانیا یەکێ پارەی پێنیە و مناڵی وردە و هەژارە و پارەیشی ئەیە یارمەتی ئەیە. کاک دکتۆر شێخ مستەفا سیفەتی ئەوەی هەبوو سەبری هەبوو، بێتاقەت نەبوو، تەحمولی هەبوو لەگەڵ نەخۆشی باش تێئەگەیان. زۆر مناڵی خۆشەویست کە لە دەرەوەش مناڵێکی دی حەزێک کرد قسەی لەگەڵا بکە و یاری لەگەڵا بکە ئەوانە، چووکە خۆشیار دکتۆری مناڵ بوو، مناڵیشی زۆر خۆشەویست. دکتۆر مستەفا بەهۆی شارەزایی و دڵسۆزی زۆری لە پیشەکەی چەند جارێک پێشنیاری خراوەتە بەردەم وەک بەڕێوبەری نەخۆشخانەی منداڵان کار بکات و لەلایەکی دیکەشەوە ڕاست پێراوە کە ببێتە پەرلەمانتار لە هەرێمی کوردستان، بەڵام پلەپایی وەلانا و هەر لە سەرەتاوە ئازاری منداڵانی بە خەمی تاچێک لە خێزانەکەی خۆی زانیوە و هەر ئەوەش بووە لەو کاتانەی لە هەرچووە پێویست بوو بێت ئەو لەوێ ئامادەی هەبووە. دکتۆر مستەفا لە قەسەکەی قەڵازیەیە کە برینانێکی زۆر لەو کاتا حکومەتی باعث قەسێکی زۆری قەڵازیی کردووە لەبەرەوەی قەڵازیە بوو بۆ شوێنێکی ڕۆشنبیری و ئەدەبی و سیاسی، بۆیە حکومەتی باعث قەسێکی زۆری کردبوو. لەو کاتەیە برینانێکی زۆر هەبووە، دکتۆر مستەفا و دوو دکتۆری هاوڕێی و چەند کارمەندێک لەبەرەوەی خەستەخانەکەیش لێ درابوو، هەموو چوو بوونە مزگەوتێکەوە کە ئەو هەموو برینانەیان چارەسەر کردبوو، هەتا ئاخر کەس لێما بۆ دکتۆر مستەفا لەگەڵ کارمەندەکانیان توانی بیان هەموو برینانەکان ڕزگار بکەن و ئەوەشی کە کۆچی دوایی کردبوو جیان کردبووەوە بەو جۆرە دکتۆر مستەفا خزمەتی خەڵقی کردووە. دکتۆر مستەفا حاجی شێخ کەریم لە ساڵی 1943 لە ناحەی بەرزنجە لەدایک بووە، قۆناغەکانی خوێندنی بە پلەی نایاب بڕیوە، هەروەک لە دوا قۆناغی خوێندنی ئامادەییدا پلەی یەکەم لەسەر ئاستی سلێمانی تۆمار دەکات. لە ساڵانی 60ەکاندا پاش تاواکردنی کۆلیژی پزیشکی لە بەغدا لە چەند شارێکی عێراق و ناوخەی هەرێمی کوردستان لە چەند شوێنێکی جیاواز درێژە بە خزمەت دەدا لە نەخۆشخانەکاندا. لە پاڵ درێژەدان بە پیشەکەی کە زەمانێک لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی پزیشک دەبێت، چەند خولێکی زانستی دەبینێت لە وڵاتی بەریتانیا و هەروەک لە ساڵی 1970 لە وڵاتی میسر بڕوانامەی ماستەر لە بواری نەخۆشەکانی منداڵان بەدەست دەهێنێت. بە دوایدا دەگەڕێتەوە سەر کارەکەی لە نەخۆشخانەی منداڵانی سلێمانی و تا ناوەڕاستی نەوەدەکان خزمەت دەکات. لە وێزگەیەکی تری کارەکانیدا و لە ساڵی 1995 تا ساڵی 2006 لە زانکۆی سلێمانی وەک مامۆستا وانەی نەخۆشیەکانی منداڵانی وتووەتەوە سەرەڕای کارەکەی خۆی کە پزیشکی منداڵان بووە. کۆچکردو خێزانی پێکهێناوە و خاوەنی 5 منداڵە کە 4 لەوانە بوونەتە پزیشک. لە ساڵی 2006 لە زانکۆ خانەنشین کراوە و پاشان لە کلینکەکەی خۆی لە سلێمانی خزمەتی زۆری بە هەژاران کردووە. بەداخەوە لە 27 نۆی ئەم ساڵ بەهۆی جەڵدەی مێشک کۆچی دوایی کردووە. داسێر محەممەد گەلی کوردستان، سلێمانی.